دوای پۆلی 12 قۆناغێکی زۆر هەستیار و گرنگ دەست پێ دەکات. کچ و کوڕە جوانەکان حاشای لێ ناکەین و من پشتگیریتانەکەم. قیمەی ئەندرۆجینن، ئیسترۆجینتان فولە، پرۆجیسترۆنتان فولە، ئەندرۆجین خەریکە گێچەکە ئاتەقێنێ. تەمەنت گەشتوتە 18-19 ساڵ، دڵت بۆ بەرامبەرە جوڵێ. کوردەواری ئەڵێ بەرخومەرخ جاران بەرخومەرخت نەبین و ئێستا بەرخومەرخ تەرتیباتە بینی. پێشتر لە گەڕەکی خۆ تا دووسێ چڕ و چاوتە بینی، ئێستا بۆ تۆکس و فیلەر خۆش بێ ئەهم و تەرتیبات و بەزم و ڕەزما بینی. ئایا شوڵی لێ هەڵماڵین؟ ئایا لە کوڕی دایک و باوک دەرچین؟ ئایا دەستکەین بە کەپڵاندن؟ ئایا ئەو حەز و خولیایی کە هەم بوو ئەچوون بۆ زانکۆ وا دەکەم و تەرتیبات تەواو هەمووی پشتگوێ بخەین بە درێژایی 2-3 ساڵی زانکۆ تەواو شوڵی لێ هەڵماڵین؟ دایک باوک عائلە عەشرە دین هەموو شتێک چۆمە بخۆی بەڕاستی گرنگە. من مامۆسای زانکۆم بەڕێزان، من لە زانکۆی پۆلیتەکنیکم، لە زانکۆی سلێمانیم، لە زانکۆی گەشەپێدانم، لە پەیمانگای تەکنیکی بەختیاری وانە دەڵێمەوە. یعنی تەلەبەکانم دەبینم دوای مانگی سەیرەکەم هەموو غەمی خۆ جوانکردنە، هەموو غەمی ڕاکێشانی ڕەگەزی بەرامبەرە. یا هەتای کەمە گاڵتە ناو تەلەبەکانم کاکە پەلەمەکەن برا پەلەمەکەن هێشتا زۆری ماوە. تۆ بەتەمابی بە 2 مانگی یەکەم تەواو شوڵی هەڵماڵی تا برادەرەکان بڵێ کناباوانە شەوێ یەکی 1-2 کەپڵی هەیە فریاکەوە بەشت نەماوانی یەک جاری بۆیە پرسیارەکەم بۆم برا ئازیزم بۆم میوان ئازیزم ئەوە بووکە دوای قۆناغی 12 کە تەمەنت گەشتوتە 18-19 ساڵ، ئایا کچ و کوڕ دەبێت بەرنامەیەکی هەبێ بۆ ڕەگەزی بەرامبەر؟ ئایا بە هەمان عەقڵەتی جارانەوە لە ڕەگەزی بەرامبەر یان مەجبوری؟ چونکە من لە ژیانمان لەوە چ حرکێک و پێکەنینێک و قسە و خۆشێک و لە گروپێکا لەگەڵ کچێکانە ببێتم، چونکە من لە چەمچەماڵ خوێندومەوە، لە لادێ خوێندومە، دوای لە ئامادەی سلێمانی قەت کچ لەگەڵمان نەیخوێندووە. هەر قوت لە هەفتەی یەکەمە سێرم کرد دوو کەنیش لە بەرامبەرمە لە گروپەکە لەگەڵمان لەگرێدا. ئایا دەبێتە بێ خۆم بگونجێنم؟ ئەم بۆ خۆی گرنگ و مویمە بەرنامە پرۆگراممان چی بێ بۆ دوای 12. سپاس کاک دکتۆر. سەرەتا هەر کەسێک ڕواتە جامیعە پێشەوە لەوانەیە ژیانێکی معقەدی بێت ناو خێزانەکە یا زۆر تێکەڵی خەڵکی نەکردووایە کە ڕواتە جامیعە کۆمەڵی گۆڕانکاری زۆرە بینێ بەرکەوتنێ بێت لەگەڵ ڕەگەزی بەرامبەر. پێویستە هاوسەنگی شتەکان ڕابگرێ، کارێ نەکە هەر لە سەرەتاوە دەرکەوێت لە ناو تەلەبەکانە بۆ 4 ساڵەکە بەم شێوەیە بڕوات لەسەر یەکەوێت دواتر. ئەم قسەیە بکۆمێن زۆر کۆمنتێکی جواریدا پەلەمەکە. من هەمیشاڵم پەلەمەکە. ئەڵێ دکتۆر بەهرەم هەیە، ئەڵم پەلەمەکە. ئەڵێ دکتۆر حەزەکەم هاوڕێ بگرم، ئەڵم پەلەمەکە. من 6 مانگ ساڵی یەکەمی زانکۆ نەمزانیوە کێ بۆ من ئەشێت، کێ پارچەی بۆ من ئەشێت. منێکی گەرمیانی لە عایلە و خانەوادەیەکی بۆ نمونە مەسەن ڕەنگە باگراون دینی یەکسەری پەلە نەکەم، ئەشێ کەسێک بکەم بە هاوڕێی خۆم دوای 6 مانگ زۆر زەرم لێدا. کاتەوە پەیامی یەکەم زۆر گرنگە، پەلەمەکە. هێواش شێواش نەرم خۆی برادری باش و چاک و مەزبوطت بۆ دروستە بێت. بەڵێ دواتر سەرەتاکە ڕووی دیارە ئاشنای بەشەکەی خۆدنی هەتا فترەیەکە ڕوا 2-3 مانگیش من خۆم کە چوومە کۆلێژی پەرستاری پەیمانگاشم خوێندوم لێ ئەوایل بووم بەرزکراوەمەوە بۆ جامیعە هەتا 2-3 مانگیش نازانی چیە گوزەرێ، دەرسەکانی خۆش هەنێ ناوەکانی هەر نازانی. هەتا ناوی ئەمانە شارەزابی بەرکەوتن لەگەڵ ڕەگەزی بەرامبەر قۆناغ بە قۆناغ. دواتر لەوانەیە تۆ تەلەبەیەکی زیرەک بی ڕەگەزی بەرامبەر بێن پرسیارە لێ بکەن. بەس بە کۆمنت بدەم تەمەن پۆلی یەکی هەموو قۆناغەکان بەڕێزە من طبی عامم تاوا کردووە لە 96 وەرگیرم هەموو ساڵێکی یەکەمی هەموو قۆناغەکان تووشی شۆکەبی. بەتابەتی ئمە بەش بە حساب دەرەجەمان هێناوە لە دەرەجە باشەکانی کوردستانی کە چوینە تۆپ ساڵی یەکەم پیاوەڕاست بڕۆ من چەند دەرزێک کەوتم، بەس پێم نەڵن دکتۆرێکی تەمەڵە چەند دەرزێک کەوتم. خەریب وای لێ بەس کوردی و کۆمپیوتەر ناچم بۆ لەبەرەوەی لەگەڵ بارودۆخی گۆڕ کیمیاکەی جاران نییە، فیزیاکەی جاران نییە، زمانەکە ئەگۆڕێ، تەبیعەتەکە ئەگۆڕێ، لە پڕێکا کویزێ خۆی بەسە. بۆیە ئەو وەڵامی جەناتم زۆر گرنگ و لا مویمە کاویشەوەیە لە ساڵی یەکەمەوە بڕیار مەدە. یعنی من ساڵانە میوانە بەڕێزەکان و بینەرە بەڕێزەکان ساڵانە دەیان و سەدانی وام هەیە دکتۆر جان بەتەمام دای بەزێنم بۆ وەڵا هەستەکە من بۆ هەندەسە ناشێم کاکە پەلەمەکە دکتۆر جان دایە بەزێنم من لە طوبی عامە زانم هەستەکەم طوب بۆ من ناشێ کاکە بە ساڵ یەکەم بڕیار مەدە ساڵ یەکەم ئەسەن نەخۆشیە ناخوێنی ساڵی یەکەم هەنێت شانە ئەخوێنیت و خانە ئەخوێنیت و عینەن وەکو کیمیاکە بەس بە ئینگلیزی ئەخوێنی فیزیاکە ئەخوێنیت و ئەچیتە تەشریحەوە و ئیزعاجە و خەستەخانەت نەبینەوە بۆیە بە ساڵی یەکەم بڕیار مەدە یعنی ئەمە پەیامی ئەمەیە بۆ پۆلی 12 ئەچیتە هەر بەشێکەوە ئەگەر یاسایە ئەگەر هەندەسەیە ئەگەر مەحەد ئەگەر زانکۆیە پەلەمە کە ئەشێت لەگەڵ تەبیعەتی تۆیان نەگونجیەکەم بەڵام دوای بە مروری زەمن دەچێت ناو بابەتەکە و گرنگە. دواتر ئەو مامۆستایانی کەی ناسی دکتۆر یا مامۆستای معیدە هەر یەکە و تەبیعەتێکیە پێویستە بزانی خۆ چۆن لەگەڵ ئەوانە ڕایێنی پاشان لەگەڵ ڕەگەزی بەرامبەرە تا بتوانی خوێندنەکە بە سەرکەوتووی تەواو بکەی و دەرەجەیەکی بەرزیش بێنی لەبەری تۆ 4 ساڵ بخوێنیت و فێری هیچ نەبی ناکرێت بخێتە خەتای ئەم ئەوەی خۆشت 4 ساڵ خوێندوتە هیچ فێر نەبی نابێت. هەفتە یەکەمە قۆس خۆت گۆڕیوە کچێک خۆیەکە بە ژوورە ئەڵێت ئەتوانی ببین بە فرێند
سەرێکی بۆ لە قێنە و نازمەکرێکە کات ئەتوانی بکرین ببن بە بۆی فرێند و گەر فرێندێک و بەزم و ڕزم ئایا شوڵی لێ هەڵماڵی تو برادران بەجێبێڵی یان وەڵامی تۆ چییە؟ لەوانەیەوە تاقیکردنەوەیەک بێ بۆ تۆ لەوانەیە کەسە حەزی بە شخصیاتی تۆ نەبێ بێوێ لە کەداریکە لەوانە شەمە بەستیەوە نەبێ بەڵام لە هەموو بارودۆخێکە بێت تۆ بە شێوەیە تعاملکەی نە شخصیەتی تۆ بڕوشێنە لە شخصیەتی کەسی بەرامبەر بیت هەموو شتێ بە ئاسایی وەرگری بۆی تا کۆتایی نهیچ لەسەر تۆ بکەوێ نەخوێن نەکەشی بکەوێ بەتەواوی با من شتەی خۆشتان بۆ بگەڕمەوە ئەزیزان تەجروبەم من زیاد لە نزیکی 9 ساڵە بۆ 9 ساڵە چێ مامۆستای زانکۆم ساڵی وایە 500 تەلەبەم هەیە بە هەموو قۆناغەکانەوە ساڵی یەکەم تەلەبە وەک نەدوو بدی هەر کچێک دوو جار قسەی لەگەڵا کاڵێ ئەرە وڵات دڵی پێمەوەیە هەر کوڕێک دوو جار داوای کچێک داوای مەرزەمەی لێ کاڵێ ئەرە وڵات دڵی بۆ مەجوڵێت یعنی هیچ نەبووە کاگە کابرا بەساڵێ ئەرێ و مەرزەمەم بەرێ کوڕەکە دێ بۆ لا منە دوکتۆی جان ئەو کچە وا بزانم دڵی بۆ مەگونجێت نامی بۆ بنێرمتم باوانە شێوێ نامی چی بۆ نێری بۆچی ئەلەوە نا کچەکە دووسێ جار داوای مەرزەمەی لێ کردم ئێوتمەوە ئیستیغلالی کردووی داما وەزانێت وە فەقیری داماوی حەپەتە پۆلەی مەرز کەس مەرزەمەی نەداوە پێت هەر بووە بۆیەوە خاڵێکی گرنگ و مهمە ئەوە گرنگە کەواتە خاڵی یەکەم تۆ لە دەبێ بەهێزبی دەبێ بە قووەتبی من نەموتۆ ڕقت لە ڕگەزی بەرامبەر بێ من نەموتۆ بەرنامەت نەبێ بۆ ژنێنان من نەموتۆ بەرنامەت نەبێ بۆ شوکردن بەڵام ناشکرێت لە مانگی یەکەمە بنووسی بە کچێکی بۆ نە بە کچێکەوە یان بە کوڕێکەوە دوایی لە خوێندنت بکە لە ژیانت بکە لە هاوڕێت بکە لە کوڕەکانت بکە لە کچەکانت بکە بڵێ کاکفران دەبا بڕوا سەر ژنانی خۆ لەگەڵ کچەکانە نەبێ لەگەڵ ئێمە دانانیشێ بڵێ فلان دەبا بڕوا نێرە حیتەیەکە هەر لەگەڵ کوڕەکانە دانیشێ قەت لەگەڵ کچەکانە هەڵسوکەوت ناکە کەواتەمە پەیامی یەکەم پەیامی دووەم کە زۆر گرنگ و مهمە ئەویش ئەوەیە کە زانکۆ پەیمانگا پێویستی بە ڕۆشنبیریە وشەی زانکۆ ئەوە بینوتانە وشەی زانکۆ ینی کۆی زانستەکان لەوێ ئەخلاق لەوێ ڕەوشت لەوێ ئەتەکێت لەوێ خەڵک لەوێ حیزبەکانە ناسی لەوێ ڕێکخراوەکانە ناسی لەوێ ئایدیاکانە ناسی لەوێ دینەکانە ناسی لەوێ تەبیعەتەکانە ناسی من لە زانکۆ لەگەڵمان لەو لاوهێکێکمان لەگەڵای سۆشیال دیموکرات یەکێکی ترمان لەگەڵای بۆ نمونە مەسەلەن لەوەچە کۆمونیست بێت لەو لاوەیەکی ترمان لەوە چی ئیسلامیە لەوە یەکێکی ترمان لەوە بێت فکرێکی سەلەفیە بێت لەوە یەکێکی ترمان لەوە بێت بۆ نەوعێکی تر یەکێکی ترمان لەگەڵا بوو مەسەن حیزبی دیموکرات بوو لەبیر یەکێکی ترمان قەیچێکە هەر یەکەی بۆ فکرە و بیر و بۆ چوتە منیش ڕێبازی خۆم بیرکردنەوەی خۆم ئوستوبی خۆم شێوازی خۆم ئەگەر بەدڵمە و ڕازیم و تەرتیبات مەزبوطە لەوەشە چێ بیشی گۆڕم کەواتە خاڵی دووەم کە زۆر گرنگ و مهمە کۆی زانستەکانە وەرە کۆی کەرەوە سێەم قسەیەکی زۆر جوانی کرد زانکۆ شوێنی گۆڕینی پێرسۆناڵەتیە من هەنێ تەبیعەتم هەیە لە دایکمەوە بۆ ماتووە لە باوکمەوە هەنێ تەبیعەتم هەیە لە تاڵبانیەوە بۆ ماتووە هەنێ تەبیعەتم هەیە لە گەرمیانەوە بۆ ماتووە باشە یان خراپە قسەی من لەسەر ئەوە نییە بەڵام شوێنی زانکۆ شوێنی ئەوەی هێوا شوێش خۆم بدەم لە سمپارە ئێمە گەرمیانەڵێن سمپارە نازانم سمپارە زانیان چی ئەوەی کە تۆزێک ئاوا نییە شوێنێک زیادەی هەیە خۆت ڕێککەیتەوە ئەزانی من تەبیعەتم ئزعاجە مەسەلەن کچە ئەڵێ قسەم حەقە بۆیە ڕقە ئێدایکەکەم ئەمە بە کەڵکی ژیان نایە ئەم برادراڵێ دکتۆر من تۆزێک هینم من ئیسرافم ئەمە بە کەڵک نایە ئەم کچاڵێ دکتۆر من خۆش باوەڕم ئەمە بە کەڵک نایە ئەم کوڕی ترە لە کاکتۆر من تۆزێ زوو هەڵە خەڵەتێم بە کەڵک نایە کەواتە لە ژیانی زانکۆ شوێنی ئەوەیە پێرسۆناڵەتی خۆت بگۆڕی یعنی بۆ معلوماتی جەنابتان ئەگەر ئێمە خوێندنەوەمان هەبێ پێرسۆناڵەتی زۆر زۆرە منی مامۆسایەکی زانکۆ هەستەکەی زۆر دەست بە خۆمایان و تەرتیبات ئەڵێ دکتۆر بەردەوام ئەڵێ ئەچی بۆ خوازبێنی ئەسفادە لەم سیفەتەم کە مامۆسایەکی تر قورسە بەرامبەر بە ئافرەت زۆر لاواز نییە ئەو سیفەتەی لێ وەرگرە ئافرەتێکی تر هەیە زۆر جەربەزەیە لەگەڵ کوڕازانێت چۆن تەعاملکە لەگەڵ کشتان تەعاملکە تۆکو ئافرەت ئەو سیفەتە لەو مامۆستا وەرگرە مامۆسایەکی تر تانێ زۆر لێزانە لە وتنەوەی و قسەکردن و تەبیعات ئیسفادەی لێ وەرگرە مامۆسایەکی تر تانێ زۆر مەحبوب و خۆشەویستە چونکە نوکتەی هەیە قسەی هەیە تەرتیبات هەیە مەزبوطە قەچێک ئیسفادە لەوە بکە مامۆسایەکی ترتان هەیە زۆر دیندارە خوشکم قەچێکە سوود لە دینداریەکەی وەرگرە مامۆسایەکی ترتان هەیە قولوفل لە دین نازانێ بەس بەڕاستی خوێنەری کتێبە بەڕاستی خوێنەری کتێبە کتێبێک ڕۆمانێک پشتێک هەبێت نەیزانن نییە ئاڵێشی خۆف وایوت تۆلستوی وایوت فران وایوت قەچێکە لەم ڕوانگەی سوادی لێ بکە کابرا بۆ خۆی بێدینە بۆ دی بێدینەکەی بۆ خۆی بەس دە ڕوانگەی کتێبەوە ڕۆمانەوە تەرتیباتەوە مامۆسایەکی ترتان هەیە زۆر دەسڕەنگینە کەواتەوەش خاڵێکی تر کە زۆر گرنگ و مویمەکە لە کوردستانی خۆمانە یعنی من ساڵ دێ و ئەڕوا تەلەبەیەک نایە جاروای لە کۆلێژێک تەلەبێک نایە بڵێ کاکتۆ ئەدوو کتێبم بەرێ من تەبیعەتی خۆمی پێ بگۆڕم یان من هیچم لە بارانیە یان بەڕاستی تۆ هیچ لە بارانیە معقولە بە درێژایی ساڵێک تۆ ئیسیشارە بۆ من نەکەی بە کتێبێک کە بزانانی من کتێبی بەرنامەی کتێب ناسیمێ کە بزانانی من بۆ نمونە کتێبخانەکەم لەوە بەقەت نیو ژوورێک ببێت کە من ڕەنگە بۆ زۆر بەدەگمن کتێبێک هەبێ دەرچێت و یان نەمخوێن بێت یان نەمکرد بە بەرنامە یان کەم تازۆ نسخەیەکیم بۆی بە دیاری بۆ ناتوێت کەواتە تۆ بەڵگەی لەسەروی کە تۆ بە دوایە ناگەڕێەوە بۆ خۆی خاڵێکی گرنگم بۆیە
چوون بۆ زانکۆ و پەیمانگا دەیکەم بە کۆتای بەرنامەکەم تکایە گوێمەدە بە شارەکە بڕۆ شارەکەت بگۆڕە بڕۆ مەملەکەتت بگۆڕە بڕۆ داخلەکەت بگۆڕە بڕۆ کۆلێژەکە بگۆڕە تەنانەت من لەگەڵ ئەوە شام لە کوردستانی خۆمانە ئەمە خەریکە دروستە بێ شەرت نییە هەتا مردن واز لە زانکۆیەک بێنی تەلەبێک تەلەفۆنم بۆ کاڵە کاکتۆر ساڵەکە لە زانکۆم لە قۆناغی یەکەم هەستەکەم 100 دەرەجە لەگەڵ منە جیاوازاڵم بیگۆڕە ئەڵێ ساڵە لە تەمەن ئەڵم قەیچێکە ئەڵێ مەسرەفێ زۆر ئەڵێ قەیچێکە لێرەیە دەیکەم بە کۆتا بەرنامە ئێستا بەدیلی حکوومەتیش پەیدا بوو ئەوش بریتە لە ئەهلیەکان من لێریان ڕیکلام بۆ ئەهلیەکان ناکەم بەڵام تۆ دەچی بۆ زانکۆیەکی حکومی لە دووسێ شار دووتری خۆت مەسرفێ زۆر دەکەی مەسرفێکی داخلی دەکەی هاتوچۆ زۆر دەکەیت و حەزیشت لێ نییە بەڵام کۆلێژێک یان پەیمانگایەکی ئەهلی نزیکی ماڵی خۆتانە حەزی خۆتە خولیای خۆتە کرێپاسی تێناکەوێت داخلی تێناکەوێت هاتوچۆی تێناکەوێت و نزیکە لە ئیشەکەی دایک و باوکتەوە وە لە داهاتووە هەلی کارە دەسەکەوێ من وەکو بەختیار فەتواداری من بۆ تۆڵم بڕۆ چونکە ئەگەر لێرە بچی بۆ شارێکی تر لەوە چێ ساڵانە 2 میلیۆن سەرف بکەی ئەو زانکۆ ئەهلیە پەیمانگا ئەهلیە لەوە چێ ساڵانە ملیۆنە 2 میلیۆنی تیا سەرف بکەی ڕیکلام نییە بۆ ئەهلی و بۆ حکومی و پاڵپشتی هیچ شتێک نییە بەڵام ئەمە تەجروبەی ژیان وای پێوتومە لە هەموو جیهانیش وایە من ئەم اختصاسم بەدڵ نییە یان بەسەرەن زۆر جار ئەو حاڵەتە دروست بۆ لە کاکتۆ من حەزم لەو بەشەیە لە حکومیان نییە ئەڵم بڕۆ لە ئەهلیەکە بیدۆزەرەوە بڕۆ لە وڵاتێکی ترا بڕۆ لە مەملەکەتێکی ترا ئەگەر بۆت کرا ئەمە پارەی دەوێ بڵێ ئایا پێویستی بۆیە بەڵام ئەزیزانی خۆم بینەری بەڕێز مەحەدێکی حەز دەیە پێویستی ساڵانە بە 1.5 میلیۆنێکە ئایفۆنێکی کڕیوە بە دەوەرەقا کەچی ئامادە نییە بچێ بۆ مەحەدێکی ئەهلی کە بە 3 میلیۆن دینار بە 2 ساڵەکە ڕەنگە نەجاتی بێ ئێوە بڕیار بدەن ئەمە بێ پلانی و بێ بەرنامەی نییە بۆیە ئەزیزانی خۆم پۆلی 12 پۆلێکی زۆر هەستیار و حەسیاسە دەبێت دایک و باوک ئیشی لەسەر بکات کتێبێک هەیە بیخوێنەوە بە ناوی ئەو خاڵانەی خۆزگە پێش زانکۆ بمزانێ کتێبێکی زۆر نایە بە من کردومە بە چەند بەرنمەیەکی تەلەڤیزیۆنی تەنان لە ناو یوتیوبەکەشمە هەیەکە ئەو خاڵانی خۆزگە پێش زانکۆ بمزانێ بیخوێن و استفادەی لێ بکەن و زیاتر خۆتان ڕۆشن بیرکەن زمانی خۆتان بەقوتکەن بەبێ زمان مەڕۆ بۆ زانکۆ پەیمانگا تۆ زمان نەزانی کوردەکەت بۆ نونە بە ئەلێر وەرەگری ئینگلیزی نازانی عەربی نازانی فارسی نازانی تورکی نازانی هیچ سەرچاوەیەکە دەست ناکەوێ و ناتوانانی لە زانکۆ پەیمانگا ئەوائل بی بۆیە زانکۆ و پەیمانگا نەک سەرەتای هەموو ژیانە نەکۆتایی هەموو ژیانە دەکرێت لێوە وێزگەی لە وێزگەکانە لە بیرتان نەچێ وێزگەیەک لە وێزگەکانە ئەکرێت ئەم وێزگێ زۆر باش بەکاری بێنی زۆر چاک بەکاری بێنی خۆت زۆر پڕچەکەی وە لە داهاتووە و من چەندین تەلەبەم بینیوە هەر لە ڕێی ئەو کۆلێژ و پەیمانگای کە ئیشی تێدا دەکات هەلی کاری بۆ خۆی دەستکەوتووە